ئەسحابی پێغەمبەری خوا ماڵ و سامان و زێدیان دانا لە پێناو ئیسلامە، هەر کەسێک ڕێزیان لێ نەگرێت، هەر کەسێک خۆشی نەوێن دڵنیا بە ئیماندار نییە. بە تایبەت خولەفای ئەربعە، ئەو چوار خەلیفە، سەیدنا ئەبوبەکر، سەیدنا عومەر، سەیدنا عوسمان، سەیدنا عەلی، کە هەم زاوای پێغەمبەری خوا ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەر لەبارەیانەوە فەرمێت بترسن لە خوا، اتقوا الله في أصحابي، بترسن لە خوا لەبارەی هاوڵەکانی منەوە، ڕقتان لێیان نەبێ، بوڵسان بەرامبەریان نەبێ، لە دوای من دوژمنایەتیان لەگەڵا مەکەن، وەکو ئەمڕۆ کۆمەڵێک بەناو ئال و بەیتەوە لەبەر خۆشەویستی ئال و بەیت کە کاتی خۆی ئەوان ئال و بەیتیان قەتڵ و عام کرد، ڕقیان لە ئەسحابی پێغەمبەری خوایە، وە کۆمەڵێکیش لەناو میلەتی کووردا یان لەناو موسڵمانە تووتی ئاسا قسەکانیان دووبارە کاتەوە. پێغەمبەری خوا فەرمێت ئەو بوغزە نەکەن، ئەوانتان خۆش بێ لەبەر من کە منتان خۆشەوێ، ئەگەر ئەوانتان خۆش بێ منتان خۆش بێ وانشان خۆش بێ، ئەگەر ڕقتانە لە من ئەوە ڕقشتانە بێ لەوان، ڕقتان بێ لەوان ڕقتانە لە من، ئەوەی کەوا ئازاری ئەسحابەکانی من با، ئەوەی کەوا بێئەدەبی بەرامبەریان بکە، ئەوەی بە زبانی ئەسحابی من شڕکە، خوا شڕی ئەکات، ئەو ئازاری منی داوە، هەر کەس ئازاری من با ئازاری خوای داوە، هەر کەس ئازاری خوا با دڵنیابن خوا سووک و ڕسوای ئەکات. خوا لەگەڵ دوو تاقما شەڕی ئەعلان کردووە، یەکیان ڕیباخۆرە فأذنوا بحرب من الله ورسوله، ئەوەی کە ڕیباخوا ئەوەی سووە خوا، دووەمیان ئەوانن کە دژایەتی ئەولیا و دۆستانی خوا ئەکەن، هەرچی ئەولیا و نوقەبا و نوجەبا و ئەوتاد و ڕیجال هەیە حەدیان نییە کە ئەمان ئەولیا و دۆستانی خوان ببن بە تۆزی خۆڵی ژێر پێی ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەسحابی پێغەمبەری خوا ئەکبەر پلەی ویلایەتیان هەیە، دەی خوا فەرمێت لەبارەی وەلی و دۆستانیوە من عادا لی وەلیەن فەقەد ئاذەنته بالحەرب، ئەوەی دژایەتی وەلی و دۆستەکانی من کە دڵنیابن ئیعلانی حەربی لەگەڵ منا کردووە، ئیعلانی حەربی لەگەڵاکەم و لێشی قبوڵ ناکەم، قڕ بەسەر ئەو کەسەی کە خوا ئیعلانی حەرب و شەڕی لەگەڵاکە. جا خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەسحابەکانی زۆر خۆشویستووە و دایناوە بە مەرجی ئیمانیش، چۆن خۆشەویستی خوا واجبە و خۆشەویستی پێغەمبەر واجبە، هەر کەس پێغەمبەری خۆش نەوێ خوش لێی قبوڵ ناکە، دڵنیابن هەر کەسی ئەسحابی پێغەمبەری خۆش نەوێ ڕێزیان لێ نەگرێ، بە ئەدەبە و ناویان نەبا، دڵنیابن نەخوا نە پێغەمبەر خۆشی ناوێ، و پێغەمبەر لە ڕۆژی قیامەتا یەقەیەگرێت لا تسبوا أصحابي لا تسبوا أصحابي فوالذي نفسي بيده لو أن أحدكم أنفق مثل أحد ذهبا ما أدرك مد أحدهم ولا نصفه. الله پێغەمبەری خوا فەرمێت حەدیثەکە صحیح موسلیمە، ئەفەرمێت گوێن بە هاوڵەکانی من مەدەن، قسە بە هاوڵەکانی من مەڵێن، بەو کەسەی گیانی منی بەدەستە، بەو کەسەی گیانی محەممەدی بەدەستە صلی الله علیه وسلم، هەر کەسێک لە ئێوە ئەندازەی شاخی ئوحود خێر و سەدەقە و ئاڵتون کا بە خێر ناگا بە مشتێک لە ماندووبوونی سەحابەی نازداری من پێغەمبەری خوا فەرمێت نەک مشتێ بەڵکو نێو مشتیش. چیتان هەیە بۆ قیامەت؟ خۆشەویستی ئەسحابی پێغەمبەری خوا، دڵنیابن بێ خۆشەویستی ئەسحابی پێغەمبەری خوا نەجاتتان نابێ، وخوا لێشتان قبوڵ ناکە و سوئی خاتمەکە بە نەسیبتان ئەوەی کەوا ڕقیبی لە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو حیزبەی کە پاڵپشت لە ئەندامێکی خۆی ئەکا کە بێئەدەبی بەرامبەری ئەسحابی پێغەمبەری خوا بکە، کە محاسەبەی ناکە، ئەو دەسەڵاتەی کەوا کەسێک بێئەدەبی بەرامبەر ئەسحابی پێغەمبەری خوا ئەکا و محاسەبەی ناکە و ئیجراعەتی لەگەڵ ناکە، دڵنیا بەخوا ئەو دەسەڵاتەوە حیزبەی سووک و ڕسوا ئەکات، خوا قبوڵی ناکات. ئەسحابی پێغەمبەری خوا لەو پڕی پلەی ویلایەتان خوا قبوڵی ناکات. خوای تەبارەک وتەعالا وعدی داوە، وعدی خوا ڕاستە، ئەوەی کەوا ڕێز لە پێغەمبەرەکەی نەگرێ و ڕێز لە هاوڵانی پێغەمبەر نەگرێت سووک و ڕسوای کات. یەکێک لەوانەی کەوا بێئەدەبی کرد لە کوردستانە بەرامبەر ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یەکێک لێ پرسیە و مقابلەیەکە ناترسی ئەمە سبەینی هەڵبژاردنە و دەنگدانە، سبەینێ بۆ حیزبەکە زەرەری بێ، ئەزان ئەڵێ چی؟
ئەڵێ یەک مانگی ترە خەڵە بیرێچێتەوە. یعنی چی ئەم قسە؟ ئەوەی ژیر بێ و عاقڵ بە لە یەکی داتەوە ئەزانێ یعنی یەک مانگی تر خەڵە بیرێچێتەوە، یعنی ئەو خەڵکە گێلە، ئەو خەڵکە گەمژەیە، ئەو خەڵکە کەودەنە، ئەو خەڵکە نەزانە، ئەو خەڵکە نەفامە. دەئیتر خەڵکینە، عاقڵ بن، ژیر بن، بیسەلمێنن، ئیماندارن. لەبیرتان نەچێت بۆ خوا من خۆم ناڕۆم بۆ دەنگدان، دەنگدانی بە حرامە زانم بە ئەلمانی و بە ئیسلامی و چەند جاری هەتوومە هەر کەسێکی تاوانبارە، چونکە ئەمانە شایستەی ئەوە نین. ئەها ئەڵێ یەک مانگی لەبێت، یعنی چی هاتەوە سەر میلەتە؟ نان بڕێنت، خۆت بڕێنت، دزیان، جەردەیان، خیانەتیان، پیاوکوشتنیان، لەناوبردنمان، سوکردنمان، هەمووی یەک مانگە دوای لەبیرمانچێتەوە، چەپڵیان بۆ لێدن و بۆیان هەڵەپەڕین. ئەمە لەبیرتان نەچێت. ئەمە ئەندامی حیزبێکە ئاوا ئەڵێ دوای مانگە لەبیرانەچێتەوە. والله ئەوەی مسلمان بێ، ئەوەی ئیماندار بێ، ئەو جوێنانەی بە ئیمام عومەر لەبیر بچێتەوە، والله خەسیرە دنیا والآخیرە بێت. والله خوا ئەویش ڕسواکە لەگەڵ ئەوە کە هاو پشتیوانی بێ کە لەگەڵ یا بێت. خۆشەویستان، ئێمە ئەبێ ئیمانێکمان هەبێ پۆڵاین بێ، بەهێز بێ، بە قووەت بێ، ئەسحاب ئاسا بێ، ئینا نەزاتی نابێ، دنیا تەواوە بێ، دنیا تەواوە بێ، بۆ کەس نەما، بۆ پێغەمبەر نەما، بە تۆ نامێنێ. با بە سەربەرزی بمری، با بە ڕسووری بمری، با لە ڕۆژی قیامەتدا حوجەیەکە بەدەستەوێ بڵێ پەروەردگارە من لەبەر ئەسحابی پێغەمبەری خوا خۆشەویستیم بۆ پێغەمبەر و ئەسحاب، ئەوە وازم لە کۆمەڵە قەزێ هێنا، ئەوە دیفاعم لێ کرد، بەرگریم لێ کرد، ئەوە لەبیرم نەچووە، ئیمان و دینم پێیوتم کە بەڕاستی وەلا و بەڕای خۆم بزانم، کێم خۆش بێ و لەگەڵ کیابم. خۆشەویستان، ئاگاتان لە خۆتان بێ، ئاگاتان لە ئیمانتان بێ، ئاگاتان لە دینتان بێ، ئاگاتان لە هەڵوێستان بێ، هەڵوێستێکی مێژووی تۆمارکەن بۆ قیامەتتان، بۆ بەرزەختان، بۆ لای خوا بار و سوور من سەربەرز بن.